مەردانی مزگەوت خۆیان پاک ڕادەگرن وەکو جەنابتان هەموو جومعەیەک دەبێت سیرکەی لە فکرت لە دڕوانینت لە قسەکردنت لە ئەخلاق و ڕۆشتت بژار بکەی بژار ئەم جومعەیە مامۆستا پێوتم لە مزگەوتە ئەبێ من مرد بم ئەبێ ڕنگدانەوەی ئەم نوێژ و جومعە و جەماعەتە خەڵک لە بازاڕەکەیە بیبینێ لە دائیرەکەیە بەسەرمەوە بیبینێ بڵێ فڵان کەس ئەهلی مزگەوتە خوا ڕەحم بە خۆم بکەین بەم موسڵمانانەش کە گوێ لەم بەندە زەعیفە دەگرن خوا نەبینە لەکە لەسەر مزگەوت چونکە هەیە دەبێتە لەکە لەسەر مزگەوت خەڵک دەڵێ فڵان کەس ئەهلی جومعە و جەماعەتە پێت دەخەڵەتێ دواتر سەیرەکە تووشی چ بەڵایەک بووە ڕووداوێکتان بۆ باز دەکەم نە حەدیثە و نە ئایەتە نە ئایەتی قورئانە و نە فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بەڵام ماناکەی زۆر زۆر جوانە لە زمانی سولەیمان پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ کە سولەیمانێکی لە موعجزەیەوە بۆ لەگەڵ باڵندە و حیواناتە قسەی کردووە ئاوا وەکو چۆن مرۆڤ قسە لەگەڵ مرۆڤ دەکات ئاوا قسەی لەگەڵ کردوون ئەوە نەسی قورئانە بڕوامان پێیەتی وەکو بە چاوی خۆمان بینی بێتین ئاوا دەزانین باڵندەیەک شکات دەکا لای سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ سولەیمان چاوێکم کوێر بووە ئەی پێغەمبەری خوا حەقم بستێنە ئەفەرمێ بۆ چاوت کوێر بووە ئەڵێ ویستم ئاوا بخۆمەوە لەسەر گۆمە ئاوێک لەسەر کانیەک سێرم کرد کۆمەڵێ منداڵ و هەرزەکاری لێن نەمێرا لیان نزیکمەوە نەوەک بەردێکم تێگرن و ئازارێکم بدەن چاوەڕێم کرد تینوێتی زۆری بۆ هێنام تا منداڵەکان و هەرزەکارەکان دوورکەوتنەوە ئەو کاتە پیاوێک هات ڕیشێکی گەورەی درێژ عەبایەک بەسەرەوە کەشیەکی حاجی بەسەرەوە ویقاری موسڵمانیەتی لێدەباری وتم ئەمجا ڕۆژمە ئەم پیاوە خواناسە ئەمینە با بڕۆم لە تەنیشتەوە ئاو بخۆمەوە من چوزانم لە مناڵەکان خۆم پاراست و خۆم تەسلیمی ئەم خواناسە کرد کە بەڕی قار و بەویژ ڕیشیان ناسیم والله هەر ئەوەندەم خۆش بوو بەردێکی هەڵگرت و ڕێک بەناو چاومی کێشە چاوی کوێر کردم سولەیمان فەرمووی با گوێ لەویش بگرین نردیان بە شوێنیا هات ڕێک قسەکە ڕاست بوو فەرمووی دەنوچێک لە ناو چاوی بگرە و گلێنەی چاوی بتەقێنەوە کوێری بکەوە وتی سولەیمان پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ والله من گلەیم لە چاوی نییە چاوی تاوانی نییە من بە ڕیشە درێژەکەی خەڵەتام من بە جبە و عەمامەکەی خەڵەتام من وەم زانی ئەمە پیاوی یەکلابووە و بۆ خوایە زەرەری بۆ مێرولەیەکیش نییە چ جای بەر بە چاوی مندادا قوربان وەرە بەس داوامەوەی ڕیشی بتاشە و عەباکەی لێ بکەوە هیچ کەم ناوێ با خەڵکی تری پێ نەخەڵەتێ خەڵک بە خواناسی تۆ دەبینێت دەڵێم فڵان کەس ئەهلی مزگەوتە عایلەیەکن ڕوو لە خوان ئەبێ کردارەکانمان نەبێتە بەڵگەیەکی ناشرین لەسەرمان هزار رحمة لو زاناني فرميانا الدين قبل أن يكون مظهرا فهو جوهر خلقي نبزان دين بيش أو الروالتي دروا بي كروكي أو ناخا كلاهما مهم لا شك هدو كان جرينجن الروالة مسلمانا ندر كوي والله لو جرينج تروي الرفتار كانت مسلمانا بن